بیسەرانی رادیۆ و تەلەڤیزیۆنی سلێمانی ئەم کاتتان باش، من بێستون قەرەداخیم خۆشحاڵم لە بەرنامەی گفتوگوی ڕۆژنامەنووسی ئەم هەفتەیەدا دێمە لای بەڕێستان. بەرنامەی گفتوگوی ڕۆژنامەنووسی ئەم هەفتەیەمان تایبەتە بە پارێزگای سلێمانی و ئەنجومەنی پارێزگای سلێمانی. کارەکانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی چۆن دەڕوات و ئەنجومەنی پارێزگای سلێمانی چۆن چاودێری فەرمانگەکانی حکوومەت لە سنووری دەسەڵاتی خۆیدا دەکات. میوانی ئەم جارەی بەرنامەکەمان بەڕێز کاسترۆ معروف ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانیە کە لە ڕێگەی هێڵی تەلەفونەوە لەگەڵمان دەبێت. کاسترۆم کاتت باش، سوپاس بۆ بەشداریکردنت لە بەرنامەکەمان. ئەو کاتی بەڕێست و تاوی بینەر و بیسەرانی ڕادیۆکەتان باش. زۆر سپاس کاسترۆ. دەمەوێت لێەوە دەست پێ بکەم، ئەرک و ئەدای ئەنجومەنی پارێزگای سلێمانی چییە؟ ئایا ئێوە ئێستا کە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەتوانن ئەدایەکی ئەکتیڤی باش بە دووەداچوون بۆ ئەو کێشە و گرفتانە بکەن کە لە سنووری پارێزگای سلێمانی هەیە؟ ئەوەی کە جێگای داخە کە هیچ مانومێت بۆ ناخوازی بەداخەوە لە کوردستاندا دۆخێک دروست بووە لە کاتێکدا کە دەبینین و هەموو هاوڵاتێکی هۆشیار هەست بۆم بابەتە دەکە، هەم ئەنجومەنی پارێزگای سلێمانی و پەرلەمانیش لە پێشتراوە بەداخەوە حکوومەتی هەرێمی کوردستانیش لە ئاستی داخوازی و چاوەڕوانیەکانی خەڵکی کوردستاندانە بە نەمای ئەوەی کە دەبینین بەردەوام هاوڵاتیانی ئێمە پێشیان هەیە و گرفتیان هەیە و کەم و کوڕیان هەیە و بەداخەوە ئەمە زەوە سەرچاوە دەگرێت کە ململانی سیاسی لە کوردستاندا دۆخێک دروست بووە کە ئومێدی هیچ هاوڵاتیەکی نیشتیمان پەروەەر نیە لە کوردستانەدا و ئومێدی ئێمەش نییە وەکو نوێنەرانی خەڵک، بۆیە دەکرا هەم ئێمەی نوێنەران و ئەنجومەنی پارێزگای سلێمانی و تەواوی دام و دەستگاکانی حکوومەتی هەرێمی کوردستان ڕۆڵێکی باشتریان بینی بە بۆی توانی بامان خزمەتی زیاتری هاوڵاتیان نابکەین. کاسترۆ بەڕێزت لە لیژنەی کشتتوکاڵی لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بەردەوام بە دووەداچوون بۆ ئەو کێشە و گرفتانەی کە ئەکەی لە سنووری پارێزگای سلێمانی هەیە، پارەی گەنمی جوتیاران کە لە ماوەی ڕابردوودا هەندێک کێشەی بۆ دروست بوو دابەش ناکرێ، حکوومەتی عێراق نەی ئەناردووە، ئێستاش پێم وابێ دابشکردنی شایستە دارایەکانی جوتیاران ڕاگیراوە. ئێوە بە دووەداچوونتان بۆ ئەو پرسە کردووە بەکوێ گەشتووە؟ ئەوەی کە جێگای داخە لە کوردستان ئەوە بوو کە هەم لە سەرەتایی درونەوەی گەنمی جوتیاران ڕوبەڕووی گرفتێکی زۆر بوونەوە بۆی کە جوتیارانی ئێمە بەرهەمەکانیان کە وەزارەتی بازرگانی عێراقی ڕاگەیاند کە بۆ هەر کیلۆیەک بۆ 850 دینار بۆ جوتیارانی ئێمە حساب دەکرێت، بەڵام ئەوەی کە جێگای داخ بوو ئەوە بوو کە ڕێژەیەکی کەم گەنم لە جوتیارانی ئێمە وەرگیرا لە کوردستاندا و تاکو ئەو دەقەیە کە قسە بۆ جەنابتان دەکەم بەشێکی زۆر لە جوتیارانی ئێمە ناتوانیوە گەنمەکانیان تەسلیم بکەن و تاوەکو ئێستا تەنها بەشێکی زۆر لەو گەنمانە لە کارگەکانی بلۆک و ئەم شوێنانەی کە مەجالی هەڵگرتن و یان بە زمانێکی تر فرەدانی گەنمەکانیان لەسەر لە ناو کارگەکانی بلۆک ئەومان پێ دەڵێ کە جوتیارانی ئێمە ڕوبەڕووی دۆخێکی خراپ بوونەوە و بەداخەوە وەزارەتی بازرگانی عێراقی جیاوازیەکی زۆری دروست کرد لە نێوان جوتیارانی هەرێمی کوردستان و بەرچاو لەگەڵ جوتیارانی خواری عێراق و ناوچەکانی تر و پارێزگاکانی تر. ئەوە کە دێتە سەر بابەتی پارە لەو کاتەدا کە ڕانگە لە ماوەی چەند هەفتەیەکدا ئەوان دەتوانن کە گەنمەکانیان لە جوتیاران وەرگرت دەست بەجێ پارەکە سرف دەکەن، بەڵام ئەومە چەند مانگێک بەسەرم بابەتەدا ڕەت دەبێت تاوەکو ئەو دەخێ دوو جار پارەی جوتیارانی ئێمە دابەش کراوە. لەگەڵ ئەوەدا هەم لیژنەکەمان هەم بۆ خۆم وەک سەرۆکی لیژنەی ئەنجومەنی پارێزگای سلێمانی لە ڕێگای ڕاگەیاندنەکانەوە لە ڕێگای سەرۆکایەتی ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە نووسراومان ئاڕاستەی وەزارەتی بازرگانی هەرێمی کوردستان و وەزارەتی بازرگانی عێراق و نووسینگەی ئەنجومەنی نوێنەران لە سلێمانی و تەواوی لایەنە پەیوەندیدارەکان کردووە کە بەوەی تاخیرکردنی ئەم بابەتە پارەی گەنمی جوتیاران هیچ بیانیەک هەڵناگرێ. ئەمە وەک موچەی فەرمانبەران نییە کە دۆخێک دروست بووە بۆ فەرمانبەرانیش بەداخەوە کە ئێستا هەمومان باجەکە دەدەین لە کاتێکدا جوتیارانی ئێمە گەنمەکانیان تەسلیم بە وەزارەتی بازرگانی عێراق کردووە و لە ئێستادا لە سایلۆکان دەکرێت بە ئارد و دەرخواردی هاوڵاتیانی عێراق بە درێبەگشتی، بەڵام جوتیارانی ئێمە لە چاوەڕوانی پارەدان لە کاتێکدا ئێستا ئەم وەرزە دەبێت جوتیار خۆی ئامادەکە بۆ کڕینی بنەوتۆیەکی باش، بۆ کڕینی پەینی کیمیایی، بۆ کڕینی گازوایل، هەموو ئەو پێداویستیانە کە باران ببارێ و وەرزی پەڵە نزیک بۆتەوە. ئێستا هاوڵاتیانی ئێمە چاوەڕێی وەرگرتنەوەی ئەو بەرهەمە دەکەن، ئەو پارەیە دەکەن کە
بەرهەمەکانیان تەسلیم کردەوە بەڵام تاوەکو ئێستا بەداخەوە دەستی دەستیان پێ دەکەن. پێت وانییە هۆکارەکە سیاسی بێت کە حکوومەتی عێراق وەکو پێویست ئەو شایستە دارایانە نانێرێ بۆ جوتیارانی هەرێمی کوردستان؟ ئەگەر ڕاستگۆ بم بەداخەوە بابەتەکان هەموو بووە بە بابەتی سیاسی و بە بەرچاوی هەمومانەوە جوتیاری هەرێمی کوردستان بە جوتیاری پلە دوو حساب دەکرێت و عەقڵێک کار دەکا لە بەغدا کە خزمەت بە عێراق و بە هەرێمی کوردستان ناکات، چونکە ئەم شێوازە بیرکردنەوە خزمەت بە تاچی عێراقی ناکات، هۆ دەبێت گرنگی بە بەرهەمی ناخۆدەی، دەبێت گرنگی بۆ جوتیارانە بدەیت و ئاسانکاریان بۆ بکەیت کە بەرهەمێکی باش بەرهەم دێنن. بەڵام بەداخەوە بە بەرچاوی هەموو لایەکمانەوە جوتیارانی ئێمە پاداشتی ئەوەی کە بەرهەمێکی باشیان بەرهەمێناوە سزا ببرێن. سزادانەکەشیان ئەوەیە کە پارەکانیان پێ نادرێت و لە پێشتریشدا ئێمە و دۆخەمان هەبووە کە پارەی 2014 و 2015 چەند مانگێکە وەرگیراوە کە ئێمە لە ساڵی 2023 دا وەرمانگرتووە. ئەمە یەک شتمان پێ دەڵێ سەرڕای ئەوەی کە وەزارەتی بازرگانی عێراقی بەم شێوازە مامەڵە لەگەڵ هەرێمی کوردستان دەکات. بەڵام ئەگەر من بە شێوازێکی گشتی قسە بکەم، کۆی ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی ئێمە لە ئاستی بەرپرسیارەتی خۆیان دانین دەکرێت ئازاتر بن لە کاتێکدا ئەوانە بەدەنگی هاوڵاتیانی ئێمە بەدەنگی جوتیارانی ئێمە گەیشتون بوێ منتەقی تێدانێتەوە ئەو ڕێژە زۆرە ئەندامی ئەنجومەنی نوێنەرانت هەبێ بە کۆی هێزولانە سیاسەکان بەبێ جیاوازی قورساییەکی وا پێشکەش نەکەن کە بتوانن پارەی جوتیارەکان بژێڕنەوە. بەڵام کاکاسترۆ عەفوم ئەمە قیمەتێکی باشی دەوێت کە کاتێک دەڵێن هەموو هێزولانە سیاسەکان بە نوێنەرەکەی ئێمەشەوە لە بەغدا. بەڵێ کاکاسترۆ ببوورە، یعنی ئەندامانی ئەنجومەنی نوێنەرانی عێراق چی بکەن لە کاتێکدا حکوومەتی هەرێمی کوردستان ڕێکەوتن ئەکا لەگەڵ حکوومەتی عێراق ئەو ناچێتە ژێرباری ڕێکەوتنەکە جێبەجێ بکات؟ ضرورە بە یەکگرتووی ئێمە پەرتەوازەی نوێنەرەکانی ئێمە پەرتەوازی هێزولانە سیاسەکانی ئێمە ئەو دۆخی بەرهەمێناوە. حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە لەسەر کۆی هێزولانە سیاسەکان بەبێ جیاوازی بەشداری لەم پرۆسەیەدا بکەن و حکوومەتی هەرێمی کوردستانیش بەشداری بە کۆی هێزولانە سیاسەکان بکە بۆ ئەوی بتوانین کورد بەیەک داواکاری بەیەک مەلەفی داواکاری بەیەک پاکێز بەشداری هەموو ئەو بابەتانە بکە و داواکاریەکانیان نیەخەن نوێنەرانی ئێمە پەرتەوازن لە بەغدا. ئەگەر نا منتەقی تێدانێت و ئەومە نوێنەر بنێری کاریگەریە دروست نەکەن لەسەر وەزارەتێکی بازرگانی، لەسەر وەزارەتێکی تەندروستی، لەسەر ئەو ینی دەبێت قورسایی خۆیان بەڕاستی بسەلمێنن و سەردەمی دیموکراسیەتە دەبێت نوێنەرەکانی ما ئازابن خێوەت هەڵدەن لە بەردەم پەرلەمانی عێراقی، لە بەردەم ئەنجومەنی وەزیرانی عێراق، لە بەردەم هەموو ئەو شوێنانەی کە قوت و ژیانی خەڵکی ئێمەی لێ. ڕاستە ململانی سیاسی هەیە، ڕاستە حکوومەتی عێراقی بە شێوازێک مامەڵە دەکات کە بەشێکە لە سەرسانە و بەشێکە یاریکردن بە قوت و چارەنووسی خەڵک. بەڵام لەگەڵ ئەوەدا نوێنەرەکانی ئێمە من ڕای خۆمە ئومێد دەکەم هەڵە بم، بەڵام نوێنەرەکانی ئێمە لە ئاستی چاوەڕوانی و لە ئاستی داواکاریەکانی خەڵکی کوردستانانین دەبێت خۆیان داماڵن لەم عەقڵەتە ئیزبی کە هەیەە. دەبێت نوێنەری خەڵکی کوردستان بێ، نابێت نوێنەرەکانمان نوێنەری هێزێکی سیاسی دیاریکراو بن. ئەوە خزمەت بە خەڵکی کوردستان، ئەوە خزمەت بەوە دەکات کە هەم قورساییەک بۆ خۆیان دەردەخە و هەم نوێنەرەکانی ئێمە قورسایەکی زیاترشیان دەبێت و باشتری ژیان لە بەجێرێت و هەمویان بتوانن بەیەکەوە هەمەهەنگ بن و لۆبی بکەن و وەزیرەکان بانکشتی پەرلەمانی عێراقی بکەن، چۆن هێزەکانی تر و هێزە عێراقیەکانی تر دەتوانن بەم شێوازە فشار دروستکەن، با ئێمەش کارتێکی فشار دروستکەن. بەڵام تاوەکو ئێستا ئەوەمان بە شێوازی کارکار دەبینین، بەڵام ئەمە برینەکانمان ساڕێژ ناکە. ئەمە پێویستی بە کاری پێیەکەوەیە و پێویستی بە تیمێکی پێیەکەوەیە و ئەو بابەتە ئێمە لە کوردستاندا دەژین. ئەگەر باش بێ کوردستان بۆ هەمومان باشە، ئەگەر خراپ بێ بۆ هەمومان خراپە، کەواتە ئێمە یەک دەستەمان هەیە و پێویستە ئەمە لە عێراقیشدا بە یەکگرتووی بچینە پێش و بە یەکگرتووی داواکاری. کاکاسترۆ باسی وەزارەتی بازرگانی عێراقت کرد. لە ماوەی ڕابردوودا چەند گرفتێک لە دابەشکردنی بەشە خۆراکی مانگانی هاوڵاتیاندا هەبوو. ئێوە بە دۆدا چوونتان بۆ ئەوە کردووە و وەزارەتی بازرگانی چیاڵێت ئایا ئەو گرفتانە و ئەو کێشانە چارەسەر کراوەیان نا؟ ئەوەی کە بەرچاوی هەمومانەوە دەبینی، من پێم خۆشە هەر لە ڕێگەی بەڕستانەوە بخەمەڕ و بەداخەوە ئەو کۆگا خۆراکەی کە بە نمونە بگینەوە لە سنووری پارێزگای سلێمانی شایستە نییە بۆ هەڵگرتنی خۆراک و پێویستیمان بە کۆمەڵێک دروستکردنی کۆمەڵە کۆگای خۆراکی تر هەیە، دواتر بێنە سەر بەرهەمی خۆراکیەکان و ئەو بەرهەمە خۆراکیانەی کە بۆ ئێمە دەنێردرێ ئەوەی کە بە دوواداچوونی بۆ دەکەین زۆر جار دەبینین ئەو بەرهەمانە بەرهەمێکی شیاو نین.
فاسۆلیاکت بۆ دەنێرێ بۆ نمونە بە بەرچاوی هەمومانەوە دەبینی کە مێژ لێی داوە یان ئەو بابەتە زانستیانەی تر کە خەڵکی تر باشتر دەتوانن قسە لەسەر بکەن و لە بابەتی هەموو ئەو پێداویستی خۆراکیانە دەکرێت کوالێتیان بەرزتر بکرێتەوە و باشتر بن و هاوڵاتی ئێمە نەیفرۆشێتەوە بتوانێت بەکاری بێنێ و یەکێک لە خاوە هەرە گرنگەکان کە بۆتە بابەتێکی هەستیار کە من بە دوواداچوون دەکەم ئەو بڕە خۆراکانەی کە وەزارەتی بازرگانی دێنێرێ لە فەردەیەکدا 4 کیلۆ و 5 کیلۆ کەمە کە کۆی بابەتەکە لێک بێەوە دەتوانم بڵێ من پرۆستا گەندەڵیەکی زۆری تێدا بەمانای ئەوەی کە لە هەست فەردەیەکدا تۆ کیلۆ یەکەم بێ بە تۆ 2.5 ملیۆن هاوڵاتی تێ لە سنووری پارێزگای سلێمانی باشە چەند فەردە دەکا و چەند کیلۆ دەکا و بە سەدان هەزار کیلۆ ئەلم بابەتانی هاوڵاتیان دەجێبێتەوە لەو کاتەدا وەشیرەکانی ئێمە هاوڵاتیانی ئێمە سودمەندن کە داتایەکی بەسیط بەگری بۆیە کۆی ئەم پرۆسەیە کە دەڵێن باشترەوەیە کە بە دوواداچوونی بۆ بکەن و نوێنەرەکانی ئێمە ئازاتر بن ئێمە ئەو بابەتانە دەخۆینە ڕوو کە هاوڵاتی ئێمە پێویستە خۆراکێکی باشی بەدەستگا خۆراکێکی شایستەی بەدەستگا بەڵام ئەوەی کە ئێمە بە دوواداچوونمان بۆ کردۆ زۆر جار بەرهەمە خۆراکیەکان کە بۆ هاوڵاتیانی ئێمە دێ لە ئاستی پێویستدانین باش نین و ئەوەی کە پێشمان کرابێ گەڕاندومانەتەوە ئەوە ئیشمان لەسەر کردووە داوامان لە هاوڵاتیان کردووە وەری نەگرن بە بەرچاوی هەمومانەوە و بەرچاوی ڕاگەیانەکانەوە دەبین برنجێک بۆ هاوڵاتی ئێمە دەنێدرێت کە کەڕووی داوە یعنی لە ڕووی تەندروستیەوە خراپە هەموو ئەو بابەتانە بە بەرچاوی نوێنەرەکانی ئێمەشەوە دەبیندرێ بۆیە هەمیشە گلەکانمان ئێمە تۆپەکە دوو ڕێخەیەوە لە خۆمان بەڵام سنووری دەسەڵاتی ئێمە وەک ئەنجومەنی پارێزگای سلێمانی دیاریکراوە لە چوارچێوەی ئەو حکوومەتە خۆجیەیەدا کە ئێمە دەسەڵاتی کە ئەم دەسەڵاتەوەدا ڕێگای بە ئێمە داوە کە لە شێوازی پێشنار نووسراوە ڕاستی وەزارەتەکان پێین بەڵام نوێنەرانی ئێمە لە ئەنجومەنی نوێنەران دەتوانن بە نووسراوێک و لۆبی بکەن و وەزیرەکان بانگشتی پەرلەمان بکەن و لێپێچینەوە بکەن ئەوانە نیشان بدەن بڵێن هاوڵاتیانی عراقی و هاوڵاتیانی هەرێمی کوردستان شایستەی خۆراکێکی باشن کە هاوڵاتی ئێمە خۆراکێکی باشی پێ بدرێت بەڵام بە بەرچاوی ئێوە ژار بە هاوڵاتیانی ئێمە دەدرێت بۆیە کەموکوڕیەکەیە تەنها ئەولانیە کە ئەمە پێمان وابێ هەموو تۆپەکان چ ئێمە نەرمان هەیە و خەڵکمان ناردۆ بۆ ئەوێ و دەرمان پێداوەوە ئیشمان لەسەر کردوون و بە نوێنەری خۆشمانیان دەزانین تا ئەو کاتێک کە خزمەت بە هاوڵاتیان بکەن بۆیە هەمیشە داواکاریەکانمان لەوانە و لە ئەنجومەنی پارێزگای سلێمانیش نووسرا و بۆ هەست بابەتێک بێ نووسراومان ئاراستەی بەڕێزیان کردو دەڵێن بۆ بابەتە هەستن بە دوواداچن بۆ بابەتە وەڵامی نووسراوەکان چییە؟ بەداخەوە ئێمە کەمتر جواب وەڵام دەدەنەوە بە دوواداچوون ناوە ئەوەمان پێ دەڵێ کە لیژنەکان لە ئاستی پێویستدانی. بەڵێ کاک کاسرۆ کێشێکی دیکە لە عەلوێ سلێمانی بەتایبەت لە وەرزی پێگەشتنی بەروبوومی خۆماڵیدا بەردەوام هەیە کە گلەی ئەوە دەکرێت کە بەروبوومی خۆماڵی ساخ ناکرێتەوە یاخود جوتیاران ناتوان ساخی بکەنەوە دەواازە سنوورەکان بەروبوومی هاوردە زۆر دێتە ناو بازاڕی هەرێمی کوردستانەوە ئەو بابەتە پێویستە بلیژنەکەی بەڕێستەوە پێم وابێت وەکو ئێوە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی چیتان کردووەوە چۆن ئەتوانن بەر بۆ گرفت و کێشانە بگرن؟ ئەوەی کە سیاسەتی وەزارەتەکەدا لە ڕێژەی وەزارەت بەڕێز وەزیری کشتوکاڵ و تیمەکەیەتی ئەوان سیاسەتی وەزارەتەکەدا دەڕێژن ئەوەی لەسەر ئێمە چاودێریکردن بە دوواداچوونی داواکاریەکانی جوتیارانە ئێمە شەسەوە دەکەین و بەردەوام نیشتراومان ناڕەستەی وەزارەت کردووە و لە ڕێگەی بەڕێوەبەری شتەکانەوە بەردەوام لە پەیوەندی داین و هەم لە وەرگرتنی عمولە لە جوتیارەکانمان وە کۆتایی هێنان بەو بابەتە کۆمەڵێک ئەومان کردو بەڵام ئەو بابەتە بە شتێک چارەسەر دەکرێت هەمیشە پێشنیاری ئەوەشمان بۆ وەزارەتی کشتوکاڵ کردووە جوتیاری ئێمە پێویستی بە بازارکردنە کاتێکە بەرهەمێکی باسی دەوێت بەرهەم دێنێت تۆبەوەی بازار بکەیت و لەگەڵ ئەوەشدا تۆ هاوکاری بکەیت لە ڕێگریکردن لە بەرهەمی دەرەکی لە کاتێکدا تۆ ڕێژەی خۆراک و ڕێژەی ئەو کە بەرهەمە خۆراکیانە و میوە و سەوزانە بەرز دەبنەوە لە بازاردا و هاوڵاتی ئێمە زۆر زەرمەند دەبێت و بەرهەمەکانی ئێمە لەوانەیە تەختی هەموو بازاری تێ نەکە و بەشی هەموو هاوڵاتیان نەکە بەڵام ئەرجی یەکەمی وەزارەتی کشتوکاڵە کە تعویزی ئەوە بکاتەوە کە جوتیارەکانی ئێمە هاوکاری بکە لە ڕووی سەمادەوە لە ڕووی مادەی قڕکەرەکانەوە لە ڕووی دابینکردنی گازوایە لە ڕووی کۆی ئەو لە ڕووی هاوکاریکردنی قرزی کشتوکاڵیە تۆ دەبێت لە مەجالێکدا هاوکاری جوتیارە عەزیزەکانت بکەین بۆی بتوانانی پارسەنگێکیان بۆ ڕاگری بۆی جوتیاری ئێمە زۆر زەرمەند نەبێت
لە کاتێکدا کە بەرهەمی جوتیاری ئێمە پارە ناکایان لە ئاستی پێویزانیە بۆ هەموو قوسایەکە لەسەر جوتیارە لە کاتی پێگەیشتن و داچاندنی هەموو ئەو بەرهەمانەی کە جوتیار پێویستی پێێتی دادەچێنێ لەو کاتانەدا نرخی سەماد و گازوایل و هەموو ئەو مادە قڕکەرانە ئەو پێداویستیانەی کە جوتیار پێویستی دەبێت لە ئاسێکی بەرزدان و زۆر گرانن و زۆر لەسەر جوتیار دەکەوێت ئەمە ئەومان پێدەڵێت کە جوتیاری هەرێمی کوردستان ناتوانن ململانەی بەرهەمی گەرەشی بکەن ئەو پاشەکشەیە کە لە وڵاتانی دەوروپشتدا هاوکاری جوتیار دەکرێت و ئاسانکاری بۆ دەکرێت بەڵام ئەوەی کە لە کوردستان هەیە بەداخەوە هاوکاری جوتیارانی ئێمە بەپێی پێویست ناکرێت ئەوەشە ئەم دۆخەی دروست کردو ئەوەندەی کە جوتیاری ئێمە لە ڕووی ئینتاجی بەرهەمیەوە پاشەکشە دەکات و ناتوانێت منافسەی بەرهەمی گەرەشی بکات و ئەو دۆخەی کە لە بازاڕ دروست دەبێت ئەوەیە کە تۆ خاڵە سنووریەکاندا دەخەی نرخێکی زۆر زۆر لەسەر هاوڵاتی گران دەبێت و بەرهەمەکانیش کەمە بەریەکەوتنێک دروست دەبێت و دۆخێک دروست دەبێت کە وەزارەت بەست دەکرێت وەزارەت بە پلانێکی درێژخایەن و ئەم بابەتانە چارەسەرکەوە بە چاوڕوونی زیاتر هەبێت داما تەنها لە بابەتی میوە ئەو بابەتانە نیە لە بابەتە گۆشتەکانیش لە بابەتی مریشک و گۆشتی سوور و هەموو ئەو بابەتانە بە بەردەوامی ئەو کێشانە ڕوبەڕووی وەزارەتی کشتوکاڵ بەڵێ کاکاسترۆ ئێوە ئەو کێشانتان بردوۆتە کۆبوونەوەی فراوانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی یان هەر خۆتان لیژنەکان بە یۆداچوونی بۆکەن و نووسراوی ئاڕاستاکەن گلەیەک لەسەر ئێوە هەیە لە تۆڕە کۆمەڵاتەکان لە هاوڵاتیان کە باس لەوەکەنیەوە ئەنجومەنی پارێزگای سلێمانی مەبەستمە کۆبوونەوەکەن تەنها بۆ گۆڕینی ناوی گوندێک لە ناوێکەوە بۆ ناوێکی تر فراوانکردنی سنووری گوندێک کاکێمە لە کوردستاندا دەژین بەداخەوە من پێشتریش دەتوانم بڵێم ئاماژەم پێکرد ئەوەی کە لە خەون و خەیاڵی هەر ئەندامێکی ئەنجومەندایە یان لە هەر کەسێکدایە ئەمە جیاوازە لە بواری کارکردن ئێمە لە کوردستاندا دەژین ئەوەی کە ئەنجومەنەکان دەیانەوێت یاخود پەرلەمان دەوێت یان زۆر شت دەوێت ئێمە 100% ئەم بابەتانە بە ئەوەی ئێمە نین بچێتە بواری جێبەجێکردنەوە لە کاتێکدا کە تۆ ئەو پرسیارە لە بەڕێز وەزیرێکیش پێی بە هەمان شێوەی ئێمە وەڵامی بەڕێستان دەداتەوە گۆڕینی ناوی گوند و ئەو بابەتانە ئەوە کاری یاسایی ئەنجومەنی پارێزگای سلێمانیە کە گوندێک داوا دەکات ناوەکەی بگۆڕێ لەو ناوە بۆ ناوە ئەمە کارێکی یاساییە تەنها لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی ئەم کارە دەکرێت و دواتر حکومەتی هەرێمی کوردستانیش خۆی دەتوانێت ئەو کارە بکات ئەوە فراوانکردنی گوندەکان من وەکو خۆم وەکو کاڵەن بە درێژایی هەموو ماوەی کارکردنم لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی هەڵە نەبم تاکە ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دەنگم بە فراوانکردنی یەک گوند نەداوە من شانازی دەکەم کە گوندەکانی ئێمە فراوان بن و لە ڕووی یاساییەوە باش بن و خزمەت گوزاریان پێشکەش بکرێت بەڵام من وەکو خۆم دەنگم بۆ بابەتانە نەداوە پێم وایە بەشێک لە فراوانکردنەکان خزمەت بە هاوڵاتیانی گوندەکان ناکەوە خزمەت بە کۆمەڵێک هاوڵاتی تر دەکات کە سوودمەندە لەو بابەتە من نەچوومە ناو ئەوانەوە ئەوەی کە هاوڵاتی دێڵێ حەقی خۆیەتی و هەمیشە ئێمە بۆ لێوین و ئەندانی ئەنجومەنین کاری ئێمە خزمەتکاریە کاری ئێمە خزمەتی کۆمەڵگاکەمان بکەین بە شانازی دەکەین و کاتە لە هەموو کاتەکان کە زیاتر هاوڵاتی گلەیمانە دەکات من وەکو خۆ من متەبێژی ئەنجومەنی پارێزگای سلێمانی نیم دەکرێت هەشتێکی شەبێ من ئەوانەی کە ڕاستەخۆ ڕووی لە منە و ڕووی لە فراسیۆنەکەی من بە شانازی و لە خزمەتدام و جوابی هاوڵاتی کاک کاسترۆ بابەتێکی دیکە هەیە ئەویش گرانی نرخی کارەبای نیشتیمانیە کە نرخەکەی زیاد لە 156 دینار بە تایبەت لە سیتیەکان کۆبوونەوەیەک لە پێما بە ئەنجومەنی پارێزگای سلێمانی کراوە لەگەڵ نوێنەری سیتیەکاندا ئایا نرخی کارەبا کەم دەکرێتەوە یان ئەوەی کە جێگای داخە بەرزکردنەوەی نرخی کارەبا لەسەر هاوڵاتیان و بەتایبەتی لە سیتیەکان و لەوەش تایبەتتر لەسەر خاوەن کارەکان کاوانەی کارگەکانیان هەیە ئێمە باسی ئەوەمان داوە کە بە نمونە دواتر دێمەوە سەر بابەتە ئێمە کە بەس لە سنووری ئیدارە راپەڕین بەدەیان کارگەمان داخراوە بە هەزاران هەلی کارمان لەخیسووە لەسەرەوەی کارگەکان ناتوانن کار بکەن لەبەرەوەی ناتوانن
ئەوە بەرهەم بێنن یعنی ئەوەندە داهاتە قازان ستن کە کری کارەواکانیان لێ بدەن ئەوە مەترسێکی گەورەیە یاریێن کوردستان دەکرێت کاری لەسەرکە بۆی بتوانین هەلێکی کاری زیاتر بۆ خەڵکەکەمان بگەڕێتەوە بابەتی ئەوە ئێمە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی لیژنەی تایبەتمەندمان هەیە لیژنەی وزا لەسەر بابەتە و هەڵایەکی لێکەوتەوە لەسەر بابەتی گرانبوونی نرخی کارەبا ئەوە بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی لەگەڵ ئەو بەڕێزانە دانیشت و پشتگیری داواکاریەکانیان کرد و لە ئەنجومەنی پارێزگای سلێمانیەوە نووسرا و ئاڕاستەی لایەنیەوە دیدار کراوە تاوەکو ئەو دەقەیە من ئاگدار بم تاوەکو ئەمڕۆ کە بە دوواداچوونی ئەو بابەتەیان بە چاوڕوونیەکە بێت تاوەکو ئێستا هیچ بە چاوڕوونیەکی نییە ئەوە هاوڵاتیانی ئێمە چاوەڕێی وەڵامێکی حکوومەتی هەرێمی کوردستان دەکەن لەوبارەوە ومێت دەکەم باش بشکێتەوە چونکە کاری یەکەمی حکوومەتی هەرێمی کوردستان دەبێت خزمەتکردنی هاوڵاتیەکانی بێ ئەوانەی کە لە شوخەکاندا لە سیتیەکاندا دەژین و لە ماڵەکاندا دەژین هەمووی هاوڵاتی ئەم نیشتیمانەیە زەرورە ئامانجی هەموو لایەکمان خزمەتکردنی هاوڵاتیان بێ هەمومان دەزانین دۆخی هەرێمی کوردستان چۆنە لە کاتێکدا بێنووسیە بێکاریە هیچ کار و کاسپێک نەماوە سەیری موچەخۆر خراپات مەسەیری هاوڵاتیان بەگشتی لە دۆخێکی خراپدا دەکرێت حکوومەتی هەرێمی کوردستان لە زیاتی ئەوەی بیر لە زیادکردنی نرخ دەکاتەوە بیر لە دابەزانی نرخ و هاوکاریکردنی هاوڵاتیانمان بکاتەوە بەگشتی ئەوەی کە بۆم باسکردی تاوەکو ئەو دەقەیە هیچ وەڵامێک بۆ ئەنجومەنی پارێزگای سلێمانی نەگەڕاوەتەوە تاوەکو من بە بەڕێستانی ڕان بەڵێ کاکەسرۆ کۆبوونەوەیەکتان هەبوو ئەمڕۆ پێما بێ لەگەڵ پارێزگاری لەندەن کە کوردێکە لە لەندەن بە هەڵبژاردن ئەو پۆستەی وەرگرتووە ئەو کۆبوونەوەی ئەگەر زانیاریمان بدەیت لەسەری چی بوو و باس لە چی کرا تا چەند ئەتوانرێت سوود لە ئەزمموی هەردوو لا وەربگیرێت ئەمڕۆ لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی سەرباز کوردێکی دەرکەوتووی هەرێمی کوردستان بە شانازیەوە سەردانی ئەنجومەنی پارێزگای سلێمانی دواتر پارێزگار و ئەو نەخۆشخانەی هیوا و هەموو شوێنانە بەسەر دەکاتەوە جێگای دڵخۆشیە ئەوە ئەومان پێ دەڵێت کە لە کوردستانیشدا و کوردەکانیش دەتوانن جێپەنجان دیار بێت لە بەڕێوەبردننی وڵات و یاخود هەرێمەکدا ئەو گەنجە خۆشبەختانە گەڕاوەتەوە بۆ کوردستان و شوێنەکان بەسەر دەکاتەوە ئەوی بەسەریش کردەوە ئەنجومەنی پارێزگای سلێمانی بە ئامادەبوونی پەرەسپەرۆشی ئەنجومەنی پارێزگای سلێمانی و تەواوی شوێنەکان هاتە ئەنجومەنی پارێزگای سلێمانی دیدار و گفتگوویەکی برایانە بوو لە ناو ئەنجومەن و باسی کارەکانی خۆی کردوە چۆن گەیشتووە بۆ کارە پلان و بەرنامە نییە پێکەوە کاری هاوبەش بکەن ئێمە لە ئەنجومەنی پارێزگای سلێمانی و بەڕێوەبەری ئەنجومەنی پارێزگای سلێمانی تەراکشنەکان داوامان کرد کاری پێکەوەی و ئەو کارانەی کە ئەوان لە بەرەپێشوونی هەرێمەکاندا بەکاری دێنن وەکو ئەنجومەنی کە هەیەە شێوازی کارکردنەکانیان بتوانین ئێمە هەماهەنگیمان هەبێ بێتەوە ئەو بابەتانی کە باشن بۆ خەڵکی کوردستان بۆ سنووری پارێزگای سلێمانی وە لە سوارچەوەی ئەنجومەنەکەمان ئێمە چی بکەین گفتوگۆ ئاڵوگۆڕی بیر و ڕاب بکەین لەسەر بابەتانە و کۆی ئەو باسانەی کە بەڕێزیان باسی کردن لە بەڕێوەبردننی هەرێمەکەیاندا و هەرێمەی کە لەژێر دەسەڵاتی بەڕێزیاندا و شێوازی بەڕێوەبردنەکەی کە شێوازێکی لامەرکەزیە کار بکەن کە ئێمەش هەماهەنگین لەگەڵیانەوە بتوانین ئەو خاڵانە و ئەو بەرنامە و پلانانەی کە بۆ پێشخستنی هەرێمەکانەوان بەکاریدێنن ئێمەش بتوانین ئەگەر هیچ دەبێت سوودی لێبین و بتوانین وارەپێ و بابەتە بکەین و بەوەش لی دەچوین کە پەیوەندی بەردەوامان هەبێ و گفتوگۆی بەردەوامان هەبێ و لە ئایندەشدا ئەگەر بەڕێوەبردنی هەماهەنگێکی باشترمان هەبێ لێ بابەتە ئاڵوگۆڕی قسەکانمان هەر لەسەرەوە بابەتە بوو دواتر بەڕێزیان سەردانی بەڕێز پارێزگاری سلێمانی کردو سەردانی نەخۆشخانەی هیوای کردو و بەڵێنشی پێدان کە ئەمە یەکەم جار نابێ بۆ هاتنی و گفتوگۆی باشتر دەکەین و پەیوەندی باشترمان دەبێت و ئاڵوگۆڕی باشترمان دەبێت لەو بابەتەوە کاسرۆ ببوورە هەرچەندتم دوایین پرسیار بەڵام بابەتێکی گرنگ هەیە کە پرسیارم لەسەر نەکرد پێم خۆش ئەگەر بە کورتی بشو بێ وەڵام من بدەیتەوە مەسەلەی ڕێگەوبان لە شاری سلێمانی شەقامی 100 مەتری پێم وابێ ناتوانرێت لە کاتی خۆیدا تەواو بکرێت وە شارەوانی تەنها ئەوەندە کارەکات کە ئەو شەقامانەی چاڵ و چۆڵی زۆری تێدا پڕی دەکاتەوە وەکو ئەنجومەنی پارێزگای سلێمانی یاخود ئەوەندەی کە ئاگادار بیت و بەدەدا چونتان بۆ کردبێ لەگەڵ شارەوانی سلێمانی ئەو بابەتی شەقاموان دەرپاسانەی کە لە سنووری پارێزگای سلێمانیشدا دروست دەکرێتەکەی تاو دەکرێت و دوای زانیاری لەو بارەیەوە چی هەیە
کارێشتن ئەو بابەتە ئێمە ئاماژەم پێکرد انجمەنی پارێزگای سلێمانی مەیانزە لیژنەی تایبەتمەندمانەیە ئەو بابەتە پەیوەندی بە لیژنەی پلان و پرۆژەکان و لیژنەی شارەوانیەکانەوە هەیە ئەوانەی کە لە پێشتر دایما ئاگادار بووین بەڵام ئەو ماوەی کە لەو ماوەی کۆتاییدا چونکە بەداخەوە ئەو کارانەی کە دەکرێن لە سنووری پارێزگای سلێمانی لە ماوەی چەند ڕۆژێکدا گۆڕانکاریان بەسەردادێت لەسەر شێوازی ئیشکردن و وەستان و دەستپێکردنەوە و بەهۆی ئەو وەسعنا لەبارەی کە هەیە بەهۆی ئەو وێپارەیە کە باز دەکرێت دەڵێن بەهۆی نەبوونی سویلە لە بانکەکاندا کارەکان ڕاوە دەکرێن بۆیە بن بۆ بیسەرەکان و بۆ بینەرەکانت نامەوێت بابەتێک باس بکەم کە زانیاری دەقیقی ئەو بابەتەم نەبێت چونکە ڕۆژ بە ڕۆژ لە ماوەی هەفتەیەکدا من بۆ بەڕستم باس کرد گۆڕانکاری وەسەر شێوازی کارکردن ئەو بابەتانەدا بێت بۆ وەرگرتن زانیاری ئەو بابەتە دەکرێت پەیوەندی بە هاوڕێیەکمان لە ئەو هاوڕێیانەی ترم لە انجمەنی پارێزگای سلێمانی لیژنەی تایبەتمەند بکەیت بەڵام ئەگەر بیت سەر داری ڕێگاوبان بەگشتی بەداخەوە لە ئاستێکی خراپدان لە سنووری پارێزگای سلێمانی بە نمونە لە ئیدارەی ڕاپەڕین لە دەروازەی ڕاپەڕین چاوەڕۆ بۆ بەرەو دوکان بیرە ئەمە دەبینیم 3 ساڵە ڕێگاکانمان هەروە بەشێکیان دووسایی دیکەن 95 کارەکانی تەواو بۆ 105 ماوە تەواو ناکرێەوە بەشێکی تری هەلیشی لێ نەکراوە بەشێکی تری 100 کاری تیاکراوە بۆیە ئەمە پێویستی بە پلانێکی باشتر و بە بابەتێکی زیاتر هەیە ئومەد دەکەم وەزارەتی ئاوادانکردنەوەی حکوومەتی هەرێمی کوردستان کاری جدی بۆ بابەتانەوە کەچمە ناکرێت تۆ جادەیەک 195 کارەکانی تەواو بوو بێ 105 مادە تاواکو وەردەگیرێ ئەم 195 شتێک دەچێتەوە بۆیە زەرورە ڕێگا تەواو بکرێت جار دەست بە ڕێگایەکی تر بکرێت ئەم شێوازە جێ ئومێدی هیچ لایەکمان نییە و بەردەوام ڕووداوی هاتوچۆ لێ دەکەوێتەوە ئومەد دەکەین هاوڵاتیانی ئێمە لەو خەلەقەیە ڕزگار بکرێن بۆ دڵخۆش بکرێن بۆ ئەو کارانێک کە پەیوەندیان بە ژیانی هاوڵاتیەوە پێش هەموو شتێک ئەوانە بکەینە سەرەتای کارەکانمان وە لاپەڕەیەکی تازە هەڵدەینەوە بۆ خزمەتی هاوڵات. بەڵێ زۆر سپاس بۆ کاسترۆ معروف ئەندامی ئەنجومەنی پارێزگای سلێمانی. سپاس بۆ زانیاریەکانت، سپاس بۆی بەشداریت لە بەرنامەکەماندا کرد. بیسەرانی رادیۆی تەلەڤیزیۆنی سلێمانی تا بەرنامەیەکی دیکە بەخواتان ئەسپێرم، خواتان لەگەڵ.